بۆ جەژنی قوربانی ئەم ساڵ 15 زادراو لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بەپی یاسا مۆڵەتیان پێدەدرێت و دەگەڕێنەوە ماڵەوە و ڕۆژانی جەژن لەگەڵ خێزانەکانیان کات بەسەر دەبن. ئیحسان عەبدوڕەحمان بەڕێوبەری چاکسازیەکانی هەرێم بە پایتەخت میدیای ڕاگەیان ئەم جەژنە 15 بەندکراو مۆڵەت وەردەگرن و دەگەڕێنەوە ناو خێزانەکانیان. بەپی ئامارەکان بۆ ئەم جەژنە لە چاکسازی هەولێر 9 زیندانی، لە چاکسازی سلێمانی 4 زیندانی و لە چاکسازی دوهۆک 2 زیندانی دەگەڕێنەوە ماڵەوە و بۆ ماوەی 1 هەفتە لە ناو خێزانەکانیان کات بەسەر